زۆر پارەی خۆم هینایتە ناو سندوقی خێری. ئێستا ژمارەی پشکەکان 3446 پشکە. پارە لە 29 ئەمن 12 میلیۆن دینار لە پارەی خۆم گوتم ئەوە بالۆ سندوقی بی سندوق قەرزارە ئێستا نزیکە 2 دەفتەر قەرزارە سندوق. گوتم پار 29 بوو گوتیان دکتۆر وەزعمان زۆر خراپە خەڵک زۆر دێتە سندوقی پارەمان نییە. هەموو حسابات دەزانی گوتم ئەو 12 میلیۆن دینار خێری داک و بابم لە بۆ سندوقی بە یەک جاری 12 میلیۆنمدا لە ئێستا ڕۆژ دەرێم ئەمن پاریش گوتم من هەموو ساری 2 پشتی خێری دەکڕم لە ئێستا هۆش دەرم 4 پشتی مایە ببیتە 3450 پشک ئەگەر ببیتە ئەوەندەکە 146 ڕێک لە خەستەخانەکەی بە کۆی گشتی ئەو خەستەخانەی بە سەدەلەی بە مختبەری بە تاقیگەی بە عینایەی بە خوددەزی دەبیتە خەیری دەبیتە سەدەقە جاریە هەتاوەکو 29 ئەو 4 پشکە نەفرۆشە ئەمن کڕیارەکەمە ئەمن دەیکڕم چونکە خێر خلاص نابی خەسار نابی خراپ نابی ئەوەندە تەماعیشین لە بۆ خێری قەت تێر ناخۆین لە خێرکردنی چونکە باشترین شت خێرکردنە لە بیرما ئەو نەخۆشەیە سفرەکەمان لادا گوتیان 5 میلیۆنان پێ گوت 500,000 عملیاتم کرد یعنی چم کرد سفرەکەم لادا لە عیادەی سفرەکەم لادا عیادەم کردە عیبادە میهرەبانی دڵسۆزی و لێزانی